ئەگەر ئێمە باز لە دۆخی ڕۆژنامەنووسی یاخو بارودۆخی ژیانکردنی ڕۆژنامەنووسان بکەین هەڵبەت بەگشتی لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیوەستە بەو سیاسەتە جیهانیەی کە لەسەر ناوچەکە بەڕێوە دەچێت لەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچێت و لە ناویشدا ئێمە بەتایبەت ئەگەر بیگرین دۆخی ڕۆژنامەنووسان لە باشووری کوردستان هەڵبەت دەبێت تێگەیشتنمان لەبارەی ئەو جۆرە سیاسەتکردنەوە هەبێت کە لەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان هەیە و لەسەر لەناودا ئەو حکومداریە یاخود ئەو دەسەڵاتداریە کە لەناو باشووری کوردستاندا هەیە بێگومان ئێمە لەوە تێبگەین و بزانین میکانیزمی کارکردنی ئەم لایەنانە یاخود ئەو سازیانە کە لە باشووری کوردستان هەیە بە چ شێوەیە کار دەکات لەو شێوەدا تێدەگەین کە دۆخی ژیانکردنی ڕۆژنامەنووسان لێرەدا لە چ دۆخێکدا لە ماوەی ڕابردووشدا ئێمە بینیمانە چەندەها ڕۆژنامەنووس لە ڕوبەڕووبوونەوەیان لە بەرامبەر ئەو نادادیە کە لەناو باشووری کوردستاندا هەیە یاخود ئەو وەک دەڵێن ئەو ئاریشانەی کە ڕوبەڕووی کۆمەڵگە دەبێتەوانێ و لە ناویشدا دەستی دەسەڵات لەو بارەیەوە ڕۆژنامەنووسان لەلایەن دەسەڵات و ڕوبەڕووی کوشتن بوونەتەوە ڕوبەڕووی سەرکوتکاری بوونەتەوە هەتا ئەم کاتەش کە ئێمە قسەی تێدا دەکەین لە باشووری کوردستان ژینگەیەکی گونجاو نابینرێت بۆ ڕۆژنامەنووسان کە بتوانن بە شێوەیەکی ئازاد کارەکانی خوانی تێدا بکەن جا ئەمە ئەگەر ئێمە بەڕاستی نەبێتە شێوەیەزێکی جیاوازکاری بەڵام ئەگەر ببینیم بۆ ڕۆژنامەنووسانی ژن یاخۆ ڕۆژنامەنووسێکی ژن کە دەنگێکی ئازادی هەیە لە بەرامبەر پێشەلکاریەکان لە بەرامبەر دۆخی کۆمەڵگەکەی خۆیدا ئێمە دەبینین زیاتر ڕوبەڕووی سەرکوتکاری دەبێتەوەنەوە بە تایبەتیش لەلایەنی دەسەڵاتەوە ئێمە دەبینین کە لە ماوەی ڕابردووشدا پێشەلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسانی ژندا کراوە یعنی بە شێوەیەکی گشتی توانم بڵم کە لە باشووری کوردستان و لە عێراقدا و لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی کەشێکی لەبار بۆ کاری ئازادی ڕۆژنامەگەری نییە بۆ ئەو ڕۆژنامەگەرانە نییە کە بە فکرێکی ئازادەوە لە بەرامبەر دۆزی خۆیان لە بەرامبەر دۆزی کۆمەڵگەکەیان کار دەکەن هەمیشە لەلایەن دەسەڵات و ڕوبەڕووی سەرکوتکاری بوونەتەوە لەو دامێسە ببینین بەڕاستیەوەی کە هەیە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە بە نمونە بگرین لە ناوچەکەدا وەک نمونەیە گۆری بگرین ئێمە دەبینین کە لە ماوەی ڕابردووشدا و هەتا ئێستش ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی سەرکوتکاری بوونەتەوە و ئەو جۆرە سیاسەتکردنی کە لەسەر گەل و لەسەر گەلی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە یاخود لەسەر گەلانی ئێران هەیە لە ناوچەکەدا دەسەڵاتداریەکی قۆڕەخکارە یعنی خۆسەپێنە و هەروەها زیادەی ئەوەی کە خۆی بیری لێ دەکاتەوە لەبارەی ژیانکردنەوانێ لەبارەی سیاسەتی دەسەڵاتەکەیەوانێ غەیری ئەوە ینی فکری شتێکی تر ناکە بۆ ئەوەش ببینێ مەسەلەن دەنگێکی ناڕازی هەبێ یاخود کەسێکە بێ ڕۆژنامەنووسێکە بێ لە بەرامبەر ئەم سیاسەتەدا وەک دەڵێن بەربەسدا بنێ یاخود دەنگێکە بێ لە بەرامبەرەوەی کە بۆ کۆمەڵانی خەڵک ئاشکرا بکە کە چ جۆرە سیاسەتێک بەڕێوە دەچێت بێگومان ئەمە ڕوبەڕووی سەرکوتکاری و ڕوبەڕووی وەک دەڵێن زۆرداری و خەتا خستنە زیندان و هەتا لە سێدارەدانیش دەبێتەوە ئێستا و دۆخی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ئێمە بیگرین پێش شۆڕشی ژیان ئازادی ئەو جۆرە ینی دۆخی ژیانکردنی هاوڵاتیان لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناو گەلانی ئێراندا و بەراورد بەوەش ینی دوای شۆڕشی ژیان ئازادی یاخود سەرهەڵدانی ژیان ئازادی ئێمە ینی دەبێت دانەوەی جیاواز یاخود دوو شرۆڤەی جیاواز هەندێک لە خۆ دەگرێت بەڵام ئەوەی ئێستا گرنگە لە دوای شۆڕشی خۆ سەرهەڵدانی ژیان ئازادیەوە ئەو دەنگەنا ڕزایی کە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێراندا و ئێستا دەتوانین بڵین لە تەواوی جیهاندا کە دەنگدانەوەی هەیە دەبینین کە ژنانی ڕۆژنامەنووس لەو ناوەندەدا قوربانی یەکەمن قوربانی یەکەمی ئەو دەسەڵاتە سیاسیە خۆسەپێنە میلیتارن کە لە ناو ئێراندا هەیە و هەر عقلەتی ئەو عقلەت و دەستگاکانی ئەو حکوومەتە ڕاستیدا لەسەر لێدانی دەنگی ئازادە لەسەر لێدانی فکرێکی ئازادە لێستادا کە لەم ڕۆژانەدا هەمیشە ڕۆژەوی میدیا ئازادەکانیشە ڕۆژنامە ئازادەکانی شەکا و بابەتەوەکو ڕۆژەو دەگرن لە سێدارەدانی ژنانی چالاکوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناویشدا ژنانی ڕۆژنامەنووس یعنی ئەمە بە تەواوی نیگەرانی لە ناو ڕۆژنامەنووساندا دروست کردووە لە ناو ئەو ڕۆژنامەنووسانەدا یاخود ئەو فکرانەدا کە لە بەرامبەر ئازادیدا کار دەکەن ینی نیگەرانێکی گەورەی لێکەوتۆتاوانە بەڵام بێگومان ئەمەیدی دەسەڵات ئەمانە وەکو ینی ئەم سەرکوتکاریە وەک بەرگریکاریەک لە خۆی دەبینێت ینی دەبینین ئێستا لە ناو زیندانەکانی ئێراندا بە هەزارها ژنی چالاکوان لە دوای سەرهەڵدانی ژیان ئازادیەوە لە ناو زیندانەکانی ئێراندا هەن بە هەموو جۆرێکیش سەرکوتکاریان لە بەرامبەر دەکرێت و لە ئەو کاتەوە کە دەستگیر دەکرێن دەستگیر کراون هەتا
کاتی حکومدانەکەشیان کەسانی نزیک لێوەیان پارێزەرەکانیان تەنانەت کە خانەوادەکانیان هیچ ئاگاییەکیان لێوە نابینرێ ینی دەسەڵات لە ئێراندا بە هەموو شێوەیە کار لەسەر ئەوە دەکات کە دەنگی ژنانی ئازادی خوازجا چ ڕۆژنامەنووس بێت چ ژنانی چالاکوان بێت چ ژنانی سیاسی بێ سەرکوت بکە وەکو ئەمەژم پێدا بۆ مانەوەی خۆیەتی بۆ مانەوەی خۆی لە دەسەڵاتەکەیدا بۆ وەکو دەڵێن دروستکردنی بازنەیەک بە دەوری ئەو ینی بەرژەوەندیەکانی دەوڵەتەکەی خۆیدا کە هیچ ماف و ینی وەک دەڵێن مافێکی بۆ مافێکی پارێزرا و بۆ تاکەکانینەوە ئەو کۆمەڵگایە دەنەهێشتۆتەوانێ ئێمە وەک ژنانی ڕۆژنامەنووس بێگومان هەمیشە کار لەسەر ئەوەش دەکەین یعنی بە دوواداچوون بۆ ئەو دۆخە دەکەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناو زیندانەکانیشدا هەیە بێگومان ینی دۆخێکی نەخوازرا و دۆخێکی تەواو سەرکوتکاری لە ناو زیندانەکانی ئێراندا لە سەبارەت بە ژنانی چالاکوان و ژنانی ڕۆژنامەنووس بەڕێوە دەچێت و ینی لەو ناوەندەشدا ژنان بێدەنگ نەماونەتەوە ینی ئەو ڕۆحیەتەی ژن کە لە بەرەنگاری ستەمکاریدا لە بەرەنگاری پێشەلکردنی مافەکانی کۆمەڵگە و ژنانیشدا بە تایبەت هەیە ژنان تەنانە لە ناو زیندانەکانیشدا لەو بارەیەوە بێدەنگ نەماونەتەوە ئێمە بینیمان هەر لەگەڵ حکومدانی پەخشان عەزیزی وەکو ژنە ڕۆژنامەنووس لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە دەبینی ژنانی تری وەکو وەری شەمورادی کە ئەویش لەسەر ئەوەی کە تۆمەتی ئەوەی بۆ دروستکراوە کە ینی وەکو ئەوەی کە لە بەرامبەر ینی ئێراندا لە بەرامبەر دەسەڵاتی ئێراندا وەک دەڵێن ناڕزایەتی دەربڕیوە و ژنانی تریش کە لە ناو زیندانەکاندان یەکدەنگیان دروست کردووە مانگرتنیان دروست کرد ناڕزایەتیان دروست کرد و ئامادەی دادگانە بوون لەوەی کە هاوڕێیەکیان یاخود هاوفکرێکیان یا ژنێکی ئازادی خواست کە حکمی سێدارە بدرێت یعنی لە ناو زیندانەکانیشدا لە خۆیدا ئێستا زیندان لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناو ئێرانیشدا بۆتە جێگەیەکی گرنگی و چڕی بەرخۆدانی ژنانی ئازادی خواز و چالاکوانان لە بەرامبەر ئەو دەوڵەتەدا کە هەمیشە نکۆڵی لە تۆ دەکات نکۆڵی لە هەبوون و دۆز و وەک دەڵێن مافی ڕەوای تۆ دەکات لە ناو زیندانەکانیش ئێستا بەرخۆدانێکی لەو شێوەیە بەڕێوە دەچێت ئێمە ئەگەر بە نمونەش بگرین مەسەڵەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە تورکیاژی بەو شێوەیە ینی دەوڵەتانی فاشزم یا عەقڵەتی فاشزم بۆ مانەوەی خۆی بۆ بەرگریکردن لە مانەوەی بەرژەوەندیەکانی خۆی هەمیشە کەسانی ئازادی خواز ژنانی چالاکوان ژنانی لە بەرامبەر ئەو پێشەلکردنی مافەکانی کۆمەڵگە و ژنانیشدا وەک دەڵێن کاری خۆیان دەکەن لە بەرامبەر ئەواندا دەوەستن ئێستا دەتوانین بڵێن کە ئەو بەرخودانی کە ژنانی چالاکوان و ژنانی ڕۆژنامەنووسان لە ناو زیندانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیکەن یعنی دروستکردن یا خود ئاواکردن و ئامادەکردنی مانیفێستۆیەکە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ژنانی ئەم ناوچەیە کە ژنانی ڕۆژنامەنووس کە ژنانی ئازادی خواز و چالاکوان چۆن دەتوانن لە بەرامبەر ئەم سیستەمەدا لە بەرامبەر ئەم سیستەمی بەڕێوەبردنی حکومداری دەوڵەت نەتەوەکاندا دەنگیان هەبێ و ڕەتی بکەنەوە کە ئەوەی دەوڵەت دەیکات هەتا سەر بەردەوام ناکە و ئێمە ینی لە دوای شۆڕشی ژنجیان ئازادی شۆ ببینین لە ناو ئێراندا دەوڵەت زیاتر و زیاتر سەرکوتکاریەکانی خۆی لەسەر ڕۆژنامەنووسان لەسەر چالاکوانانی سیاسی تونتر کردوێتەوە هەڵبەت ئەمەش هەر بۆ ئەوەیە کە ینی ئەو چوارچێوەی دەوڵەتەکەی خۆی بپارێزێت چوارچێوەی بەرژەوەندیەکانی دەوڵەتە سەربازگەریەکی خۆی یا میلاتگەرێکی خۆی بپارێزێ یعنی لەو ناوەشدا ناڕەزایەتی هەم لە ناو باشووری کوردستان شال وەک دەڵێن لەبارەی ئەو زیندانانەوە هەیە کە چ ڕەوشێکی ژیانکردندان و چۆن ڕوبەڕووی مەرگ دەکرێنەوە چۆن ڕوبەڕووی سێدارە دەکرێنەوە ینی ئەتوانم لێرەدا ئەوە بە شێوەیەکی چڕ بڵێم ینی ئەو عەقڵەتی کە ئێران لە ئێستادا بە ینی ئەو پەتەی دەیکاتە ملی ژنانان ژنی ڕۆژنامەنووس ژنانی ئازادی خواز هەمان فکری دەحشە کە چۆن ژنانی سەری ژنانی دەپەڕاند کە چۆن ژنانی دەستدرێژی دەکردە سەر ژنان ینی لە ئێرانیشدا دەتوانین ئەمە بڵێن ئەو ڕژێمە بە هەمان شێوە کار دەکات ناوچەکەدا ئەمەش بێگومان مەترسی لەسەر ژیانی هەموو پێکاتەکان دروست دەکات لە ناو ئێراندا و ئەمە بە تەنیا لە بەرامبەر ژنانی کوردیش ناکرێت ئەمە دەبینین ژنانی بەلوچ و ژنانی فارس
ئێمە نێرگز محەممەدیمان بینی ماوەی چەند ساڵ دەبێت لە ناو زینداندا بەهۆی کاری ئازادی خۆیەوە بۆی ئەو فکرە ئازادەیەوانێکە وەستانێتی لە بەرامبەر و دەسەڵاتی کە لە ناو ئێراندا هەیە بە هەموو شوێ سەرکوتکاری دەکات یعنی تەنها مەترسیانە بۆ ژنانی ڕۆژنامەنووسی کورد نییە بێگومان بۆ چالاکوانانی کورد بەتەنیان نییە لە بەرامبەر گەلانی ئێراندا بەم شێوەیە کە دەوڵەتی ئێران یاخۆت ڕژێمی ئێران لە بەرامبەر ژنان و لە بەرامبەر کۆمەڵگە دەدەوەستێتەوە یعنی دەبێت ئیدی دەنگی ناڕازی زیاتر لەو بارەیەوە هەبێ هەم لە ناو ئێراندا هەمیش لە ناو باشووری کوردستانیشدا دەبێت لە بەرامبەر ئەم ئەقلەتی دەوڵەت کە پیا و سەرداری دەکات کە پیا و بەڕێوەی دەبات دەبێت ژنان دەنگیان هەبێ و بوەستن لە بەرامبەر ئەو سەرکوتکاریانەی دەوڵەتان کە لە بەرامبەر ژنان و ژنانی چالاکوان و ژنانی وەک دەڵێن ژنانی کوردیش بە تایبەت دەکرێت و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێگومان خەباتی ژنان لەو بارەیەوە هەیە و دەوڵەتەکانیش هەمیشە یان ئەقڵەتی فاشزم هەمیش شەویستێتی ڕوبەڕووی ئەو ڕەنجەی ژن ببێتەوانێ یاخود ئەو تێکۆشانەی ژن کە لە بەرامبەرەوەدا هەیە بەڵام ینی باوەڕم وا هەیە کە لە ماوەیەکی داهاتوشدا زیاتر و زیاتر دەنگی ناڕازی لە بەرامبەر ئەو ئەقلێتەوە هەبێ کە هەم لە ناو کۆمەڵگەدا هەمیش لە سەروتر لە ناو دام و دەستگای دەوڵەتدا دەیهەوێت خۆی بەسەر فکری ژناندا بەسەر ینی ئەمە سەد ئەگەر ببینین نزیکترین ئێمە ڕوودا و ببینین ناوچەکەدا لەسەر کوشتنی یاخود دەستدرێژیکردنە سەر ژنێکی پزیشک لە هندستان ئێمە دەبینین بە دروشمی ژنجیان ئازادی لە ئێستادا ژنانی ئێران و ببورن ژنانی هندستان لەو بارەیەوە ناڕزایەتیان هەیە بۆیە دەبێت ئەم ناڕزایەتانە سەرتاسەری بن و ڕێگری بکرێت لە بەرامبەر سەرکوتکردنی ژنان و ژنان لەو بارەیەوە هەمویان یەکدەنگ و یەک هەڵوێست بن لە بەرامبەر عقلەتی دەوڵەت عقلەتی پیاوی سەردەست و عقلەتی خۆسەپێنەر و سەرکوتکاری ئەو ڕژێمانەی کە لە ناوچەکەدا باڵادەستیانێ گەرێمە ببینین هەر دروستبوونی دەوڵەتەکان یاخۆ دروستبوونی ئەو دام و دەستگایانەی دەوڵەت کە دروست دەبن ئەگەر دەستگایەکیش دروست بکەن دەستگایەکی ڕاگەیاندنیش هەیە هەموو ینی لە بەرژەوەندی ئەو دەوڵەتەدایە بەرژەوەندی ئەو حکومداریانەدا ئەو دەسەڵاتدارانەدا بەڵام ینی لەو بەرامبەرشدا یان ئێستا ئەمە دوامڵێن دوو پارادایم هەیە پارادایمێکەیە کە ئازادی و سربەخۆیی و هەبوونی کەسەکان لە خۆ دەگرێت و پارادایمێکیشەیە عقلەتێکی فاشزم پێشڕەوی دەکات و لە کەسایەتی دەوڵەتدا خۆی پیشان دەدات یعنی گرنگە ئەوە لێرەدا ینی ڕۆژنامەنووسی ئازاد دەستگای ئازاد ڕۆڵێکی گرنگ دەبینێ لە ئاشکراکردنی چەوتیەکانی دەسەڵات لە ئاشکراکردنی پلان و پرۆژەی ینی دام و دەستگاکانی ئەو دەوڵەتە دام و دەستگاکانی ئەو سیستەمە چ حیزبە ئیدی چ دامەزراوەیە چ ڕێکخراوە ینی لەوێدا ڕۆژنامەنووسی ئازاد دەتوانێت کە وەک ئەرکی خۆی وەکو بەرپرسیارەتی خۆی بەرپرسیارەتی کاری پیشەی وەکو بەرپرسیارەتی ئەخلاقیش ئەتوانێت ئەو ینی پلانانە یاخود ئەو زۆرداری و سەرکوتکاریانی کە دەچێ بەڕێوە ئاشکرای بکەوە لە ناو کۆمەڵگەدا دیاری بکات بۆ ئەوژ ینی گرنگی خۆی هەیە کاتێ ڕۆژنامەنووسێکی ئازاد بتوانێت لەسەر ئەو پرسانە کار بکات و لە ئێستاشدا بۆ شێوەیە هەر دەنگێکی ناڕازی هەبێ ڕۆژنامەنووس بێ چالاکوان بێ کە لە دژی سیستەم یان لە دژی وەک دەڵێن حکومداری و دەسەڵاتداری پیاوانی سەردەست و خۆسەپێن بتوانن کارێک بکەن یا دەنگیان هەبێ بێگومان ڕوبەڕووی مەترسی دەبنەوە و ڕوبەڕووی سەرکوتکاری دەبنەوە ڕوبەڕووی زیندانەکان دەبنەوە یعنی بە هەر شێوەک لە شێوەکان دەسەڵات دەیهەوێت کە وەک دەڵێن ینی ئامادەی خۆی بۆ هێرشکردنە سەر و کەسانە یاخود ئەو دەستگایانە بکە ینی لە ئێستاشدا بەو شێوەیە دەستگای ئازاد هەمیشە ڕوبەڕووی یاخود ڕۆژنامەنووسی ئازاد کە بە فکرێکی سربەخۆ و ئازادەوە کە لە بەرامبەر پرسەکاندا کار بکە ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن زۆرجار لەلایەن حیزبەوە و زۆرجار لەلایەن هەندێکجار دامەزراوە و ڕێکخراویشەوەیە یعنی جا بۆیە ینی بێگومان دەبێت کۆڵنەدان لەو بارەیەوە هەبێ وەکوتم ئیدی دەبێت چەندە کە پلانەکان یاخود هەژمونی حیزبەتی و دەسەڵاتداری و ئەوە هەبێت دەبێت دەنگی ئازادی ڕۆژنامەنووسانیش زیاتر ببێت هەرچەندە مەترسیەکان زیاتر ببێت دەبێت کە دەنگ و ڕەنگی ژنانی ئازاد یاخود وەک دەڵێن ژنان ڕۆژنامەنووس و چالاکوانیش لەو بارەیەوە زیاتر بێ
و بە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە هەتا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانژی هەیە ئەوەی لە تورکیادا هەیە ئەوەی وەکوتم بەگشتی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە دەبێ ئامادەکردنی پرۆژێ و یاخود دامەزراندنی وەک دەڵێن ینی ئەو دەنگانی کە ئازادن ئەو دەنگانی کار دەکەن کە لە بەرامبەر فاشزمدا کار دەکەن و لە بەرامبەر عقڵەتی خۆسەپێندا کار دەکەن بە دامەزراوەی بکرێ و زیاتر خۆلێگرتن لەو بارەیەوە هەبێ بۆ ئەوەی کە گەلانی ناوچەکە یاخۆت کاری ڕۆژنامەنووسی ئازاد و سەربەخۆ بەرەو پێشچوونی زیاتر بەخۆیەوە ببینێت. دەتوانم بەێنی بە چڵکراوی ئەوە بڵم لە باشووری کوردستاندا ژن ئەگەر ژنانی ڕۆژنامەنووس لە ناو سیستەمدا کار بکەن لە ناو چوارچێوەی سیستەمی دەسەڵاتدا کار دەکەن لە باشووری کوردستان دەتوانم بەڕەهایی ئەوە بڵم کە بە تەواوەتی ناتوانن کاری ئازادانی خۆیان وە کارێکی ینی پیشەیی ڕۆژنامەگەری بتوانن کاری خۆیان بە ئاسانی بکەن هەمیشە بربەست بۆ ئەوە دادەنرێت بەڵام ینی دەتوانین بڵین کە ینی کارکردنێکی زۆر لەو بارەوە پێویستە کە دەکرێت ژنان لە هەموو بەشەکانی کوردستانەوە یەکگرتوویەک لەو بارەوە دروستکەن ژنانی ڕۆژنامەنووس ئەوانەی کە لە کاری ڕۆژنامەگەری و میدیادا کار دەکەن دەتوانن مەسەلەن نزیکبوونەوە هەبێ و گفتوگۆکردن لەو بارەوە هەبێ بەڵام بەداخۆ ینی دابڕانێکی زۆر لەو بارەوە هەیە بەتایبەت لە باشووری کوردستان ینی دەتوانین بڵێن هەتا ڕادەیەک ینی بێدەنگیەک لەو بارەوە هەیە و دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە بەرچاو بگرین باکووری کوردستان ئێمە بەرچاو بگرین ینی دەکرێت کە کاری باشتر لەو بارەیەوە بکرێەوە تەنانەت من وەکوتم لە باشووری کوردستانیش کاری میدیایی یاخود کاری ڕۆژنامەنووسی بە شێوەیەکی ئازادانە بەڕێوە ناچێت بەڵام دەکرێت لێک نزیک بوونەوە و کارکردنی پێکەوەی لەو بارەوە لە بەرامبەر پرسەکاندا هەبێت.